تەمەنێکی کەم بەڵام سەرەتایەکی بەهێز، گەنجێک لە سەرەتای بەهارەکانی تەمەنی سیاسیدایە، بەڵام ناوێکی دیار و سیاسیە کە خاوەن دەنگ و نەفەسێکی سیاسی و فکری تەواو جیاوازە. سێ ساڵە لە بەغدایە، بەڵام ئەو ئێستا یەکێکە لە ڕکابەرە بەهێزەکان بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێتەوە بەغدا و بەردەوام بێ لەو ئامانجانەی سێ ساڵە بە ئازایانە و ڕاشکاوانە کاریان لەسەرەکات. دیپلۆماتکار و زمان پاراو، خاوەن تۆڕێکی فراوانی پەیوەندی نێودەوڵەتی، سەردەمانێک لە واشنتۆنەوە مینبەرێکی بەهێز بوو بەرامبەر دەسەڵات، بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دەدوێت، قسەکەرێکی ئازا و خاوەن ڕۆئیا، بەرچاوڕوونە و دەزانێ ئامانجە سیاسیەکانی چۆن فراوان بکات. لە میدیا و لە سیاسەتدا خەمێکی هەیە کە خەمی گشتیە، بەهێز و بێمنەتیەکی زۆرەوە بەڕووی مافیاکانی دەسەڵات لە کوردستان و بەغداددا وەستاوەتەوە، بێبوونی حیزب و عەشرات لە پشتی. لە میدیا نێودەوڵەتی و ناوەندە جیهانیەکان وێنەرایەتیەکی بوێرانەی دەنگی ئۆپۆزسیۆن دەکات. لە بەغداد لەگەڵ هاوڕێکانی دەنگێکی زوڵاڵ و نوێ بوون بۆ بەرگریکردن لە مافەکانی فەرمانبەران و کاسبکاران و جوتیارانی کوردستان. سەرکەوت شەمسەدین لەو دەنگە سیاسی و فکریە قوڵانەیە کە بە مەیدانی توانای دروستکردنی جیاوازی گەورەی هەیە لە کایی سیاسەت و میدیادا، یەکێکە لەو فیگەرانەی کە لە دەرەوەی بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکان نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی خەڵک و شەقام ئەکا. ئەوانەی لە نزیکەوە کاریان لەگەڵدا کردووە شایەتی ئەوەی بۆ ئەدەن کە خاوەن کەسایەتیەکی سیاسی دامەزراوە و بەو پەڕی هێز و هیوا و بەرچاوڕوونیەوە بۆ ئامانجە سیاسیەکانی تێدەکۆشێت.